سڵاوتان لێبێت. 3 کەس لەسەر ڕووداوی کوژرانی کارمەندەکەی ئاسایشی شارە زۆر دەستگیر کراون. تاوکو ئێستاش پۆلیس و ئاسایشی ناوچەکە بە فەرمی هیچ لێدوانێکیان لەو بارەیەوە بڵاو نەکردوتەوە. کارمەندەکەی ئاسایشی شارە زۆر شەوی 28 ئەم مانگە لە ڕووداوێکی تەقەکردندا بریندار بوو. دواتر بەهۆی سەختی برینەکەیەوە گیانی لەدەستدا. 3 ڕۆژ بەسەر ڕووداوەکە تێپەڕیوە. پۆلیس و ئاسایش بە فەرمی هیچیان نەگوتووە. کارمەندەکەی ئاسایش لە کاتی ئەرکدا بووە کاتێک ڕووداوەکە ڕوویداوە. بە گوێرەی زانیاریەکانی زووم لەو کاتەدا هێزەکانی ئاسایش سەرقاڵی هەڵمەتی دەست بە سەرداگرتنی ماتۆرسکیل بوون. لە کاتی ڕووداوەکە ویستویانە 3 ماتۆرسکیل ڕابگرن. دروست لەو کاتەدا دەمەقاڵەیە لە نێوان هێزەکەی ئاسایش و ئەو کەسانەدا دروست بووە. سەرنجام سەری کێشاوە بۆ گرژی و دواتر تەقە کراوە. لە کاتی تەقەکردندا سۆران جەلال کە کارمەندی ئاسایشی شارە زۆرە بریندار بووە و پاش چەند کاتژمێرێک گیان لەدەست دەدات. زووم بە دوای دۆسیەکەدا چووە و بۆی دەرکەوتووە. ئەو کەسانەی تەقەیان کردووە 3 کەس بوون کە دوانیان پێشمەرگە بوون. ئێستاش هەر 3کیان دەستگیر کراون. وەزارەتی پێشمەرگە 2 خان و باپڕی زیاتر لە ملیارێک دینار بۆ بریکاری وەزارەتەکەی دەکرێت. بڕیارەکە پێشینەی نەبووە و بریکار خانووی تایبەتی هەیە. بە گوێرەی نووسراوێت وەزارەتی پێشمەرگە 2 خان و بە بەهای 1 ملیار و 278 ملیۆن دینار بۆ بریکاری وەزارەتەکەی دەکرێت. کڕینی 2 خان و بۆ 1 بەرپرس بەو بڕەزۆرە کاردانەوەی لێکەوتەوە. لە ژێرفشاری کاردانەوەکانیشدا وەزارەتی پێشمەرگە ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە و ڕایگەیاند ئەو 2 خانوەی لە نووسراوەکەدا باسکراون مۆڵکی حکوومەتن و بە ناوی کەسێکی تایبەتەوە نەکردراون. ئەم ڕوونکردنەوەیش لە کاتێکدایە کە لە نووسراوەکەدا ناڵێت مڵکی حکوومەت و وەزارەتە و تەنها نووسراوە کڕینی ئەو 2 خانوە بۆ بریکاری وەزارەتی پێشمەرگە. ئەبوبەکر هەڵەدنی کە جگەل لەوەی یاساییە هاوکات ئەندامی لیژنەی پێشمەرگەی خولی پێنجەمی پەرلەمان بۆ دەڵێت بە گوێرەی نووسراوەکە بێت مڵکەکە بۆ بەرپرسەکەیە بۆیە نابێت مڵکەکە بۆ کەسەکە بێت و بە ناوی بەرپرسەکەەوە بکرێت بەڵکو دەبێت بە ناوی وەزارەتەوە بێت. لەسەر ئەم بابەتە کە پەیوەندی با مڵک و ماڵی گشتیەوە هەیە زووم بە دوواداچوونی زیاتری کرد. سەرچاوێکی باڵای پێشمەرگە بە زوومی گوت ئەو نووسراوەی بڵاو کراوەتەوە پێشینەی نەبووە چونکە وەزارەت زیاتر لە 10 ساڵە خۆی 4 خانووی هەیە و دەبێت بەرپرسەکان لەو خانووەدا بمێننەوە. سەرچاوەیەکی زووم گوتی 4 خانووەکە یەکێکیان بۆ میوانی وەزارەتە، 3 دانەکەی دیکەش بۆ زیری پێشمەرگە و بریکاری وەزارەت و ئەمینداری گشتی پێشمەرگە دابین کراوە. بەم پێبێت دەبوو ئەم بریکارە تازەی پێشمەرگە بچوایەتە خانووی بریکارەکەەوە نەوەکو 2 خانووی بۆ بکردرێت. کڕینی ئەم 2 خانووە لە کاتێکدایە کە بە گوێرەی زانیاریەکانی زووم کەمترین بەرپرسی وەزارەتی پێشمەرگە خان و ئۆتۆمبیلەکانی وەزارەتی پێشمەرگەیان تەسلیم بە وەزارەتەکە کردوتەوە. لەم بە دوواداچوونەی زوومدا ئەوەش ئاشکرا بوو کە شۆڕش ئیسماعیل وەزیری پێشمەرگەی کابینەی نۆیەم کە 8 مانگە دەوام ناکات نەچوەتانیە و هیچ کام لەو 4 خانووی وەزارەت و 2 خانووی دیکەی بۆ دابین کراوە کە تاوەکو ئێستاش لەلایەتی. سەرباری ناڕەزایەتیەکانی جیهانی ئیسلامی ئەمڕۆ جارێکی دیکە لە ستۆکهۆڵمی پایتەختی سوید و لە بەردەم پەرلەمانی وڵاتەکە قورئان سووتێنرا. هاوشێوەی 2 جاری ڕابردوو ئەم جاراش سەلوان مۆمیکا و نەجم مۆمیکا کە 2 پەنابەری بەڕەگەز عێراقین کۆپیەکی قورئانیان سووتاند پاشەوەی لەلایەن پۆلیسی سویدەوە مۆڵەتیان بۆ ئەو کارە پێدرا بوو. نەجم مۆمیکا بە ڕۆژنامەی ئەکسپرسنی سویدی گوتووە چەند جارێکی دیکەش قورئان دەسووتێنن تاوەکو ئەو کاتەی کتێبەکە لە سوید قەدەغە دەکرێت. کۆتایەکانی حوزەیرانی ڕابردوو سەلوان مۆمیکا لە بەردەم گەورەترین مزگەوتی ستۆکهۆڵم کۆپیەکی قورئانی سووتاند پاش نزیکەی 2 مانگ لە ڕووداوێکی هاوشێوەدا جارێکی دیکە لە بەردەم باڵۆزخانەی عێراق قورئانی خستە ژێر پێیەوە و شەقی تێهەڵدا بەبێ ئەوەی بیسووتێنێت. ڕووداوەکانی سووتاندنی قورئان لە سوید کاردانەوەی فراوان و خێرایی لە عێراق لێکەوتەوە. بەرەبەیانی 20 تەمووز لایەنگرانی سەدر هەڵیان کوتایە سەر باڵۆزخانەی سوید لە بەغداد و سووتاندیان. دواتر عێراق پەیوەندیەکانی لەگەڵ سوید بچڕاند و باڵۆزەکەی لە خاکی عێراق دەرکرد.
هاوکات لەگەڵ ڕووداوەکەی ئەمڕۆی سوید کاجارێکی دیکە قورئانی تێدا سوتێنرا وەزیرانی دەرەوەی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لە ڕێگەی ئۆنلاینەوە لە کۆبوونەوەدا بوون بۆ تاوتوێکردنی ڕووداوەکانی چەند مانگی ڕابردووی سوتاندنی قورئان لە سوید و دانیمارک. لا گوتاری کردنەوەی کۆبوونەوەکەدا حسێن تەها ئەمینداری گشتی ڕێکخراوی هاریکاری ئیسلامی داوای لا کاربەدەستانی سوید و دانیمارک کرد کە لەسەر ئاستی فەرمی ڕێوشێنی پێویست بگرنە بەر بۆ ڕێگەکردن لە دووبارەبوونەوەی سوکایەتیکردن و سوتاندنی قورئان. فواد حسێن وەزیری دەرەوەی عێراقیش ڕایگەیاند هیچ ئازادیەکی ڕادەربڕین لەوەدا نابینن کە دەستدرێژی بکرێتە سەر بیر و باوەڕ و پەرت و کاسمانەکان. هاوکات فەیسەڵ بن فەرحان وەزیری دەرەوەی سعودی ڕایگەیاند سوتاندنی قورئان کارێکی ئێستیفزازیە و لەژێر هیچ بیانوویەکدا ناکرێت قبول بکرێت. ڕێکخراوی هاریکاری ئیسلامی لە 57 وڵاتی ئیسلامی پێک دێت و کۆبوونەوە نایاسایەکەی ئەمڕۆژی لە سەرداواکاری عێراق سازکرا بوو. خانەنشینانی هەرێمی کوردستان هێشتا بە گوێرەی یاسایەک مامەڵەیان لەگەڵ دەکرێت کە لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە هەڵوەشێنراوەتەوە. خانەنشینانی هەرێم وەکو خۆیان دەڵێن مردنێکی هێواش دەژین، ئەوان لەم چەند ساڵی ڕابردوودا ناچار دەکران ڕیز ببەستن بۆ وەرگرتنی موچەکانیان لەوە نەوەندەدا بەهۆی گەرما و قەڕەباڵغیەوە زیاد لە یەکێکیان گیانیان لەدەستدا. تەمەنی 70 ساڵە و نزیکەی 8 ساڵە خانەنشینە. ئەمڕۆ سەردانی ئەو دامەزراوەیە دەکات کە 40 ساڵ کاری تێدا کردووە. ئەم پیاوە هاوشێوەی هەزاران خانەنشینی دیکەی هەرێمی کوردستان کاتێک لە ساڵی 2015 خانەنشین کراوە بە یاسایەک خانەنشین بووە کە لەلایەن دادگای فیدراڵی عێراقەوە هەڵوەشاوەتەوە کە ئەمە یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئەمڕۆی خانەنشینان لە هەرێمی کوردستان. دۆخی خانەنشینان ئێستا لە چ بارودۆخ و وەسعەکان؟ هەتا بڵێ زفتە، هەتا بڵێ خراپە، یعنی ئەمە ژیان نییە، ئەوە مردنیەکی شوێنەییە، مەوت البەطیء، مردنیەکی شوێنەیە. ئەو خانەنشینە زۆربەی خانەنشینی ئاوات بە مرد نەخوازێ، یعنی ئاواتی پێخوازە کات. ئێستا من بۆ نمونە دەسەڵات کە مافم بخوا لای من ڕەسیدی دابەزیەوە، ئەو دەسەڵاتێک کە من لەژێر دەستیان چەند مافی خۆ من باتێ لای من ڕەسیدی بەرزە بێتەوە. ئەمە بۆ عایلێکیش هەمان دەسوور، بۆ هەموو شتێمان دەسوور. چی بکرێ بۆ خانەنشین؟ ئەو یاسایانەی کە پەیڕەوە کرێ لە بەغا لە ئەوروپا ئێرەش ئەو یاسایانە پەیڕەو بکات، ئەوە ژیانی خانەنشین خۆشە بێ، کەواتە بێت تۆ لە گەنجیا زۆر کێشەنێ تەحملی بەعزێ مەسائیب و مەشاکل و قورسی ژیانەکەی، بەس لە تەمەنداریە تەحمل ناکەی، تەحملی ئەو قورسی ژیانە ئەڵبێت تەعویزێکی بۆ بکەنەوە تۆ بێنەوە تایم بۆی تەحملی بکەیت. ئەوە بکرێ، بەڵام دەسەڵاتێک کە نوێنەری من نەبێ، کە تەمسیلی من نەکا، کە بیر لە من نەکاتێ ئیلا بیل لە خۆی و بنەماڵەوانە بکاتەوە، تەمان ژیانی خانەنشین وا ئەبێ. ئەو یاسایی کە ئێستا حکوومەتی هەرێم کاری پێدەکات یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 عێراقە کە کەمترین موچە بە 220,000 دینار دیاری کراوە و هەر فەرمانبەرێک لە تەمەنی خانەنشینیدا 6 موچەی بنەڕەتی بەسەریەکەوە پێدەدرێت. بەڵام ئێستا عێراق کار بە یاسای خانەنشینی یەکگرتووی هەموارکراو ژمارە 9 ساڵی 2014 دەکات کە تێیدا یاسای ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشێنراوەتەوە، جگەلەوەی کەمترین موچەی خانەنشینی کراوەتە 500,000 دینار. هەر فەرمانبەرێکیش لە کۆتایی تەمەنی کارکردن و کاتی خانەنشینیدا موچەی تەواوەتی 12 مانگی بەسەریەکەوە پێدەدرێت. هەر لەو یاسا نوێیەدا چەندین ئیمتیازی تری وەکو ئاسانکاری گەشتکردن و تەندروستی و پێدانی زەوی هەن. ئەمە لە کاتێکدایە کە لە هەرێمی کوردستان 6 خانەنشین لە نۆرەی وەرگرتنی موچەکانیان گیانیان لەدەستدا و چەندین خانەنشینی تریش دۆخی تەندروستیان تێک چووە. خۆ یاساکە عێراقیە، لە عێراقەوە هەڵوەشاوەتەوە لە 2014ەوە، بەڵام کەواتە هیچ شەرعیەتێک هیچ قانونیەتێکی نییە. ئەو خەڵکیش لە 2014ەوە لە ڕاستیەکە خانەنشین بوون بە پێی یاسابێ هەمی بەتاڵە خانەنشینکردنەکانی. 9 ساڵی ڕێک ئێمە تا 23 2022 لەگەڵ حکوومەتی هەرێمە بە هەموو جۆرێک بە یاداش بە حتا بە سەردانی شخصی حتا بە نامەی
تایبەت بۆ سەرۆک وەزیران و بۆ ئەوانە بەڵام بەداخەوە ئەوەی کە دوجار پێی گەیشتین دە ڕۆژێک پێش ئێستا چوین لەگەڵ سەرۆکی دیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران دانیشتنمان کرد کە ئەنەهو هیچ لەو شتانەی پێشتر نەگەیشتووە بە حساب یعنی ئەوە بە حسابی ئەوە وەکو پاساو بەڵام ئێمە تەبعاً گومانمان نییە کەوا لەوەی ئەو یاساییش معلومە لە هەرێما و ئەو بڕیاری دادگاییش دیسان لە مانگی یانزەوە کە ئەکاتە تقریبان 8 مانگ تا ئێستا ئەوەش هەر گەیشتووە پێیان بۆ پاساوە کە گوایە ئەوان هینێکیان پێیان نەگەیشتووە بەڵام کە ئێمە زۆر قسەمان لەگەڵاکە لەگەڵ سەرۆکی دیوانە وتی زروفی مادی و مالی وتمان کاکە هیچ نەبێ حکوومەتی هەرێم با بیوتایە ئەم جملەی بیوتایە ئێوە مافی خۆتانە ئێوە حەقتانە بەڵام ئێمە لەم کاتا ناتوانین جێبەجێکەین تا دەرفەتێکمانە بێ بەڵام ئەوان بە یەک وشەی جوابی ئێمەیان ناوەتەوە یعنی ئەوەڵ وشە و ئاخر وشەیان تا ئێستا ئەو بانکردنە بوو کە لە ئەنجومەنی وەزیرانەوە ناردەن بە دوای ئێمەشان لێکمەلێکەتی خانشینانەوە لە دەستەی باڵاوە چوون بۆ ئەوێ ئەو گفتوگۆ قسەیە چوە تەبینمان و ئێستا سەرۆکی دیوان بەڵێن ئەوەی دا بە ئێمە کە ئەم جارە خۆی ئەچێتە لای سەرۆک وەزیران و لە ڕێ ئەوانەوە ئیتر لەگەڵ بەغا چۆن ڕێکەکەون کە ئەوە کێشەی ئێمەش نیە لە ڕاستی ئێمە داوای مافەکەین هەر چۆن ئەوان دەتوان تەرتیبی کەم بمان ئێمە حازری بەپێی ئامارێکی یەکێتی خانەنشینانی کوردستان لە هەرێمی کوردستان نزیکەی 250,000 خانەنشین هەن لەو ژمارەیە بەشێکیان سەربازین و گومان لەسەر بەشێکیشیان هەیە کە وەهمی بن و نایاسایی بن هەواڵەکانمان پێشکەشکردن هەر شاد بن.